وما مهوانك نافا استوديو كردستان 24 اوجي جبار مشهداني چاودێری سیاسیە بەڕێز مەشهدانی تو بخێر بی ناوا کوردستان 24 پێشم بەحسێ نەرینەتە بکەین دۆڕوان گوهارتنن یەن گرێدای هەردوو مادەیەن هەرێما کوردستانی vê û بوجا هەرێما کوردستانی ez ê xalek adî behs bikim ji te pisyarek ji te bikim kêşet navbera herêma Kurdistanê da û Bexdayê û gel hikûmetên Iraqê da kêşeyeka siyasî ye distûrî ye yasayî ye yan jî girêdaya serederiya lojîk û eqliyetê ve. نعم صباح الخير وشكرا جزيلا للاستضافة. سپاس بۆ ئەم میوانداریە. أنا أعتقد من بڕوام وایە کە چوارچێوەی هەماهەنگی کە پێکهێنەری حکوومەتە کۆمەڵێک کێشەی خستووەتە بەردەمی سوودانی خستووەتە بەردەم هەڵبژاردنێکەوە کە خەڵکی زۆر ئەمە نازانن کە کۆمەڵێک لایانی گرنگ هەندە ناو چوارچێوی هەماهەنگی نانەوێت حکوومەتی سوودانی سەرکەوتوو بێت نانەوێت سوودانی وەکو خۆی خۆشی سەرکەوتوو بێت بە تایبەتی حکوومەتی خزمەتگوزاری بەرزکردوێتەوە ئەم دروشمەی بەرز کردوێتەوە کە ئێستا کۆمەڵێک کێشە هەیە لە بەغداد لە هەرێمی کوردستان کە دوای باسیەکەین ئەویش ئەوەی کە ینی بە شوەیەکی ڕاستی ئەوەی کە لە کوردستان بەدەست هاتووە ئەوەی ئەو دەستکەوتانەی لە کوردستان بەدەست هاتووە هەندێک کێشەی دروست کردووە بە تایبەتی کوردستان پێشکەوتوترە لە ناوچەکانی دیکە هەولێر و دووەک دەبینین پێشکەوتوتر لە ناوچەکانی دیکەی باشوور و ناوەڕاستی عێراق بێگومان ئەمە پرسیار دروستەکات دەزانن کە ئێستا ئەو پرسیارە دروستەکات ئایا بودجە بۆ هەموو کەسێک دەڕوات بۆ نمونە خەڵکێکی ناستریە دەڵێت لە عەمارە دەڵێت بودجێ من لەکوێیە خەڵکی بەسرە دەپرسێت بودجێ من لەکوێیە کاتێک ئێم کە وای کردووە کە بەدان ملیار دلار بە شێوەیەکی عەشوایی بڵاو بێتەوە بۆ نمونە ڕێخستنی پاڵەوانەتی کەندا و شیرۆکی ڕاستەقینەی بینی هەرێم و کوردستان و بەغداد ئەوەیە کە کاتێک بەغداد پێویستە بەغداد بۆ هەموو لایەک بێت نەک بۆ لایەنێکی تایبەت بێت هەوڵ دەدات کێشەکان بخاتە سەر لایەنەکانی دیکە و ئەو ئامانجە بەدی بێنێت هێرش بکاتە سەر و ئامانجە هەیەی کارمی کوردستان ئەمە هەر تەکیدت سەر ئەوێ پرسەخۆ بکەم واتە کێشە سەرەکی دیرۆکە ینی سەردەریە هەرژێ 2003 و حتا پێش 2003 ژی سەردەریاک و حکوومەتی عێراقی گەل هەرێ با کوردستانە و کێشە ئەنکو دۆزا کوردی ینی کێشەک سیاسیە یانیش قانونیە یانیش دستوریە ئەن کێشەکە گرێدایە نابێنە دوو کیڤانەدا عەقلیەت و لۆژیکێ بە ئێستا بە جەخت لەوە بکەینەوە کە ئەمە بابەتێکی مێژوویە ئێستا ئەوەی کە حەقی کوردی نەهێشتووە لە کوردستانی گەورەدا وای نەکردووە کە وڵاتێکیان هەبێت کە کۆیان بکاتەوە ئەویش ڕێکەوتناوێکی بەریتانی کۆنە هەموو وڵاتەکانی ئەم ناوچەیە ڕێکەوتون ئەو چوار وڵاتی کوردیان تێدایە کە ڕێگری لەوە بکەن کە ئەم گەلە مافی سروشتی خۆی وەربگرێت و خاوەنی دۆزێکی خۆی بێت لەم ساڵانەی ئاخیردا لە بابەتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد بە تایبەتی لە سەردەمی عەبدولکەریم قاسم و لە سەردەمی پاشاوەتی و لە سەردەمی برایانی عارف و لە ساڵی 2003 بەدواوە پێش ئەوەش بەکر و سەدام حوسێن بەردەوام شتێک هەبووە بە ناوی دۆسیەی کورد کاریگەری هەبووە لەسەر بڕیاری بەغداد بە بەردەوامی دوای کردووە کە بەغداد کاریگەر بێت بە کۆمەڵێک فاکتەری هەرێمی و ناوچەیی لەبەر ئەوە بەغداد نەیتوانیوە بڕیارێکی خۆی بدات خاوەنی بڕیارێکی خۆی بێت بۆ ئەوەی لە کوردستان نزیک بێتەوە لێی تێبگات ئەم گەلە مافی سروشتی خۆی پێ بدات ئەم گەلە مافی ئەوەی هەیە بەرگری لە خۆی بکات مافی ئەوەی هەیە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی و ناوچەیش دانپێنراو بێت بە بڕوای من کێشەکە لە کێشەی بەرم و بەغداد سیاسیە گەلی نییە قەومی نییە بەڵکو سیاسیە هەروەکو وتم جەختیشی لێ دەکەمەوە کاتێک سیاسیەک لە بەغداد فەشەل دەهێنێت دەیەوێت بیانوو بدۆزرێتەوە بۆ ئەوەی شکستەکەی بشارێتەوە ئەمە پرسیار دروستەکات لە ساڵی 2023 تاوەکو ئێستا ئەو دیاردانەی کە دەرکەوتون ئەو لێدوانانەی کە سیاسیەکان داویانە
باسی هەرێمی کوردستانیان کردووە، باسی گوند و ناوچەکانی هەرێمی کوردستانیان کردووە و تویان ئایا لێرەش ئەو خزمەتگوزاریە هەیە کاتێک نایانەوێت بۆ نمونە تو ناتوانانی ماڵی خۆت خەڵکیش بەیان مەکە سیاسەتی وان خاڵنتە ئاماژە پێگیری تەوقیتاوێ دەمەوێ کەنگی سەر هەردەت هەرگاف نابەرام پەیوەندیان هەرێما کوردستانێ و بەغدایەدا ئێمە باسی 2023 دەکەین یاخود بە شێوەیەکی گشتی کورد ئێستا کۆمەڵێکی زۆر کێشەی توش بووە لەگەڵ وڵاتەکانی ناوچەکە بەڵام بەرەوپێشوونی هەبووە دەزانن کە ئێستا کێشەکە جێگیرە ئەمە کێشەیەکی ڕاستەقینەیە کوردستان تون ڕاوەستاوە لە بەرامبەر هەموو ئاڵنگاریەکان بەڕێکی وەستاوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا دەرکراوە کیمیاباران کراوە موشک باران کراوە درۆنی لێدراوە گەماری خراوەتە سەر ئەمانە هەمووی ڕوبەڕی کوردستان بووەوە بەڵام بەڕێکی وەستاوەتەوە هەڵوێستەکانی ڕێگر بوون سوور بووە لەسەر سەرکەوتن ئەمە وای کردووە کە خەڵکی تر بێزار بکات ئەمە سروشتی پەیوەندیەکانی کوردستانی بەدەرەوە دیاری کردووە بە شێوەیەکی سروشتی کاتێک مووقعی ئێستا کوردستان خاوەنی هەڵوێستێکی سیاسیە من وەکو چاودێرێک و ڕاگەندکارێک دەڵێم کاتێک بەشێک لە میدیاکان نەیانتوانیوە کە وتاری کوردستان بگەن بە کۆمەڵگەی عەرەبی بەو شێوەیە نەبووە کە بە شێوەیەکی جێگیر و تەواو بیگەێنن بە هاوڵاتیەکانی دیکە لە عەمارە و لە سەماوە ئێستا کۆمەڵێک هەوڵ دەبینین کۆمەڵێک هەوڵی سیاسی کوردی دەبینین بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتانەی هەرێمی کوردستان بگەێنن بەڵام تا ئێستا بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەمە جێبەجێ نەکراوە ئێستا لە بەشێک لە ناوچەکانی دیکەی عێراق هاوڵاتیان دەپرسن باشە حکوومەتەکانی بەغداد دەستکەوتەکانیان چی بووە دەیبیستن کە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەوە دەدەن بەگویانە میدیاکان کە هەرێمی کوردستان نەوتی بەسرە دەبات و خۆی پێدەژێنێت میدیاکان ئەمە دەدەن بەگوێی خەڵکدا میدیا عەرەبیەکان بۆیە پێکدادانی میدیایی دروست بووە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی مەسعود بارزانی دوهیژی دەیڤەکردنا کارگەهەکە مەزن المێرگە سوورێ کارگەها زۆم یا شیرەمەنیە ئاماژە چەند خاڵان کرد جوانە و هەر دەمێ ڕەوشەکە ئەرینی هەبتن ڕێککەفتنەکە باش دەستکەفتن باش هەبن سیاسی هەبت نابینە هەرێما کوردستانێ و بەغدایەدا و حکوومەتە نهایە محەممەد شیع سوودانی هەندێک دەست و هەولن دیترن هەین و تێکدانا وێ ڕەوشێ بکەن چما سەدەم چنە ئارمانجن وا چنە بە شوەیەکی ڕاستی پێت بڕێم من ئێستا کۆمەڵێک لایەن هەن لە چوارچەوەی هەماهەنگیە نایانەوێت سوودانی سەرکەوتوو بێت دەزانن کۆمەڵی حکوومەتە سوودانیش کەسنێ ببینتن یانکو دوعالیەژی و هەرێما کوردستانێژی ئارمانج بکەن ئێستا هەوڵ دەدەن لە سەردەمی کازمیش ئەم هەوڵانە هەبوون پێش ئەوەش ئەم هەوڵانە هەبوون هەوڵیاندا و هەر حکوومەتێک کە هەویستی بێت بە ئاڕاستی هەرێمی کوردستان بڕوات ئەم هەوڵانە تێک بدەن هەر حکوومەتێک هەوڵی بدا بێت لە هەرێمی کوردستان تێبگات هەر کاتێک حکوومەت بە هەرێمی کوردستانی وتبێت هەمافەکانی چینبالێت تێبگەین نیان هێشتووە کاتێک گفتوگویەکی نیشتیمانی دروست دەبێت ئەم چوارچێوەی هەماهەنگیە بەشێکیان هەوست بە بێزاری دەکەن چونکە هەوڵ دەدەن ئەگەر سوودانی سەرکەوتوو بێت لە حکوومەتدا ڕەنگە پەرلەمان کۆنتڕۆڵ بکات لە هەڵبژاردننی داهاتووە ئەمە وای کردووە بەشێک لە چوارچێوەی هەماهەنگی نیانیوە سەرکەوتوو بێت باشە چۆن بێڵن حکوومەتی سوودانی سەرکەوتوو بێت تاوکو ئێستا سوودانی سەرکەوتوو بووە لە تێگەشتن لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ لە هاوبەشەکانی دیکەی لە سوننە و لەگەڵ پێکاتەکانی دیکە دەیەوێت دەستکەوتێک لەسەر زەوی بەدی بهێنێت تاوکو ئێستا سەرکەوتوو بووە لە بەرامبەر ئەوەشدا کۆمەڵێک ڕوبەڕووبوونەوەی هەبووە لە نێوان سوودانی و گەندەڵەکاندا هەوڵی داوە بەرژەوەندی گەندەڵەکان بخاتە مەترسیەوە هەوڵی داوە بودجە بە شێوەیەکی خێرات تێپەڕێنێت چونکە دەزانن کە ئەگەر بودجە بۆ ماوەی 3 ساڵ تێپەڕێت ئەوە مانای دوو کاری گرنگ دەدات یەکەمینیان ناتوانن پەرلەمان کە بە شێوەی لە ڕێگەی بودجەوە محاسبەی حکوومەتەکەی سوودانی بکات دووەمیشیان ئەوەیە کە بەردەوامیدانە بە سەرکەوتن لە بواری پرۆژە خزمەتگوزاریەکان و دیاریکردنی جادە و ئەوانەدا بۆ نمونە لەوە دەسن کە شیعە سەرکردێکی بەهێزتری هەبێت لە سوودان سەرکردیش تەکەم نەرینەتە کە تۆ یەکەم تشت تو چاودێرێکی سیاسی
و هەوڵاتێکی عێراقیش دەتەوە عەرەب نەرینەتە چەل سەروان گوهارتنن گرێدای مادە 13 و 14 گێدای قوت و ماف و شایستێن نەکێن حکوومەتە هەرێما کوردستانی بەلکوێن هاوڵاتیên هەرێما کوردستانی گرێدای قوتیویە ڕۆژانەوە کەتو چاودێرێکی سیاسیەک و کە وڵاتیەکی عێراقی عەرەب نەرینەتە چەل سەروان گوهارتنە من گۆڕانکاریەکان دەخوێنمەوە بۆ ئەوەی کە بەربەست لە بەردەم بودجەدا تێبەڕێن ئەوە لەو چوارچێوەیەدا نییە کە نەهێڵن ماڵی گشتی بەفی ڕۆ بدرێت یاخود ڕێگری لە بەفی ڕچوونی بودجەی گشتی بکەن وەکو هەندێک خەڵک باسی دەکەن باسی ئەوە دەکەن کە پێویستە مافی بەشەکانی دیکە عێراق بخۆی بدرێت ڕاستیەکە لەوە دوورە یەکەمیش ئەوەیە کە کۆمەڵێک پاڵنەری هەرێمی هەن بۆ ئەوی فشار لەسەر هەرمی کوردستان دروست بکرێت بە تایبەتیش لەسەر هەولێر سوور بووە لەسەر ئەوەی کە هەڵوێستی خۆی هەبێت لە هەموو بوارەکاندا بوارە ناوخۆیەکان و بوارە هەرێمەتیەکانیش هەولێر سوور بووە لەسەر ئەمە هەر بوو ئەوە ئەم هەڵوێستانە پێویست بووە کە باج بدات باجی کەوتوتە سەر پێویستە لەمە تێبگەین چیرۆکەکە بەو شێوەیە کە لە بودجە گەورەترە لە ئاڵنگاریەکان گەورەترە ڕاستیەکە ئەوەیە کە کۆمەڵێک لایانی هەرێمایەتی هەن دەیانەوێت ویستی هەولێر بشکێنن خوای گەورە ئەمە دوور بخاتەوە لێمان ئەمە چۆنەکەن بە بەکارهێنانی کۆمەڵێک هێز ناوخۆی بە تایبەتی ئێرانیەکان کوردیگەلە کورتی بەرسەوامن بەرامبەر ڤان گوهارتنە ئالین سیاسی و پارتیین سیاسیین کوردستانی کوردستان دەبێت چ بکەن هەلویستی وا چ بن بەرامبەر ڤان گۆڕانکاریایەن هەردوو ماددان هاتنەکردن کورتی بە شێوەیەکی گشتی کوردەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو مێژووەدا هەر ڕووداوە لە بەرژەوەندی کوردەکان نەبووە هەر ناکۆکیەک لە نێوان کوردەکانە زەرەری لێداون یەک داواکاری هەیە ئەوش ئەوەیە کوردەکان یەک بگرن بۆ ئەوەی یەک قسەیان هەبێت یەک بڕیاری خۆیان هەبێت با کێشەی ناوخۆیی هەبێت ئاساییە بەڵام پێویستە یەک هەڵوێستیان هەبێت جێگیر بێ هەڵوێستەکان بۆ ئەوەی گفتوگۆی پێ بکەن ئەوەی بەدەست بێن کە دەیانەوێت جەبار مەشەدانی چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونەتە لە ستودیا کوردستان 24 زۆر سپاس